سڵاوتان لەبێت. یەکێک لە ئەرکەکانی وەزارەتی داد بەدیهێنانی دادپەروەری و پاراستنی مافی هاوڵاتیانە. ئەمیش لە ڕێگەی جێبەجێکردن و ئامادەکردنی یاساکان و ڕێزگرتن لە ناوەڕۆکەکەی. لەم کابینێدا وەزیری وەزارەتە یان بڵێن وەزیری وەزارەتی داد داوای لە هەموو بەرپرسان و فەرمانبەرانی ناو وەزارەتەکەی کردووە کەوا بە هیچ زۆرێک نابێت هاوڵاتی بەبێ ڕاپەڕاندنی کارەکانیان وەزارەتەکە جێبهێڵن. هەروەکو بە ئەلکترۆنیکردنی بەشێکی زۆری دامەزراوەکانی ناو وەزارەتی داد یەکێکی دیکەن لە سیماکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. مەبەستمان لەو پرۆگرامەدا باس لە پەیوەندی نێوان کارنامەی حکوومەت و وەزارەتی داد بکەم بە دیاریکراویش لەسەر پرسی چاکسازی ئەمیش بە میوانداری بەڕێز فەرسەد ئەحمەد وەزیری دادی حکوومەتی هەرێمی کوردستان. جەنابی وەزیر تەندروستیشت پێناچێت زۆر باش بێت بەڵام ماندوو دەکەین زۆر بەخێر بێت. پێکاتەی وەزارەتی داد چۆنە دەگوترێت وەزارەتی داد یەکێکە لە وەزارەتە گرنگەکانی هەر حکوومەتێک ئەمەوێت لەسەر پێکاتەی وەزارەتەکان قسە بکەین. دەستپێکی پیرۆزبایی لە تەلەڤیزیۆنی 24ەکەم بە بوونەی تێپەڕبوونی 6 ساڵ لەسەر دامەزراندنی و سوپاسی تاقمی ئیداری و هونەری ئەەکەم لەو تەلەڤیزیۆنە کە توانیان خلالی ئەو ماوەیە ئەو عمرەکێمە تەلەڤیزیۆنێکی ئێکجار پێشکەوت و دامەزرینێن جیگای احتیمامی نەبەس خەڵکی کوردستانە من باوەڕ لەوەیە کە جیگای احتیمامی دەوڵەتەکانی ترش ملەتەکانی ترش کە ژێدەرێکی ڕاستەقینەی خەبەرەکانە. زۆر سپاس وەکو وەزارەتی داد هەموو یاساناسێک ئەم تەقیمەی جەنابەت بۆ ئێمە گرینگە و دەماخاتە ژێر بەرپرسیارەتێکی زیاتر. ویزارەتی داد ویزارەتێکە تەعاملی لەگەڵ عەدالەتە چ ڕێخشکردن بۆ عەدالەت درستی بکات چ عەدالەت بەجێبینێت لە مەجموعەی دەستگا پێک دێتن کە هەندێک لەوان دەستگانە دەستەنە هەندێک لەوان ڕێوەریای گشتینە. ڕێبەریای گشتی یەکەم دیوانە ڕێبەریای دادە گشتی دادە کە حاکم عەبدوڕەحمان سەرپەرشتی ئەکات چکو مەفروزە بە قانون حاکم بتن ئەو قانونەش پێش جیاوازبوونی مەحاکم لە ویزارەتی داد هاتیە دانان لەبەر ئەوە مەفروزە وەزیری مدیرعامی دیوان حاکم بتن. دەستگای دووەم ئەنجومەنی شورایە دەستگایەکی مهمە بەڕاستی ئیش و کارەکەیان ئەوەیە تەدقیق و تەحقیقی ئەو پرۆژانەی قانونیە ئەوی بۆیان دێتن لەلایەک ڕەئی خۆیان لەسەردەن ملاحەزاتی خۆیان ناحیەی شەکلی و ناحیەی مەوزوعی لەسەردەن و بۆ جیهەتی معنی ئەنێرن کە ئەو ویزارەتەیە ئەوی پرۆژەکە بۆیان نارد. لەلایەکی تر هەیئەی عامی ئەنجومەنی شورا مەقامی محکەمەی تەمییزە بەنسبەی ئەو دەعوانە ئەوی لە محکەمەی ئیداری دێتەکردن یان لە مەجلیسی ئینزیباتی موظفین دێتەکردن ئەو دەورە ئەبینەتن چکو دەعاوی موظف لەگەل هەکە ئیشکالێکی هەبت لەگەل دائیرەی خۆی ئان ویزارەتی خۆی حەقی هەیە دەعوا هەکە ئیجراءەک لە دەرحەقی هات بتە وەرگرتن بە موجبی قانونی ئینزیبات موظفی دەولە حەقی هەیە شکایەت لە مەرجعی خۆی بکەتن مەجلیسی ئینزیبات حەسمی ئەکەتن هەکەر کێشەکە ناوبەینی موظف و ویزارەت بت لەسەر مەوزوعەکی قانونی خدمەی مەدەنی و ئەو لایەنە بتن حەقی هەیە هەر موظفێک نەبەس موظفی ویزارەتی داد هەر فەرمانبەر کێشەیەک لەگەل ویزارەتی خۆی بتن ئەشت دەعوا لە محکەمەی ئیداری ئەکەت محکەمەی ئیداری ئێک لە پێکهاتەکانی ویزارەتی دادە. هەر لەسەرەوە ڕاوەستین بۆ نمونە یەکێک لەو هێڵە گشتیانەی کە کارنامەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر دەکات زیاتر بە تەنگەوە هاتنی هاوڵاتیان و جێبەجێکردن داواکاریەکانیان و پێشکەشکردنی خزمەتگوزاری. هیچ کاتێک ئەم وشیارەت چۆتە نێو خەڵک لەوەی کاتێک کە کێشەیەکی قانونی لەگەڵ بەڕێوبەرێکە بێت یان لەگەڵ شوێنێشتی دەرەوەی وەزارەتی داد هەبێت یان لە وەزارەتەکەی خۆی بێت گەشت بێتە ئێوە چۆن دەرگای سکاڵاتان کردوتەوە؟ دێتن ڕاستە و خۆ سکالە تەقدیمەکەتن حەقی تەزەڵڵومی هەیە لە لای ئەو مەسئولە ئەوی ئیجراء لە دەرحەقی وەرگرتی هەکەر هات و تەزەڵڵومەکە ڕەت کرا دێتن شەکوا لە ئەنجومەنی ئینزیباتی ئەکەتن و وەک محکەمەیەکدا دەنیشن
رأي خویان لەسەر مەوزوعەکە بریارەکە زۆر باش یانی شەکەکێشەکە ناوبەینی موەزەف و ویزارەت ئەن هەر ویزارەتێک بت هەر دەستگاکی تر بت لەسەر مەوزوعەکی خدمەی مەدەنی و ئەو ناوانە بتن ئیجراءەک لە دەرحەقیرا بت دێتە محکمەی ئیداری ئەو داوایە زۆر باش ئەکەتن لەم دوایە لە دوانێکتاندا ڕاتان گەیاند بوو کە دەتانەوێت وەزارەتی داد تەنیا وەزارەتەشی خزمەت گوزاری نەبێت بەڵکو وەزارەتێک بێت خاوەنی ڕێبازی هزری یاسایی یان فکری قانون بێت مەبەست لە ڕێبازی هزری قانونی چی ینی ئایا پێشتر خاوەن ڕێبازی فکری قانونی نەبوو یان ئەتانەوێت لە میانەی ئەم لێدوانەتاندا چی بکەن ویزارەتی داد زۆربەی دەستگایەکانی هەندێک لەوان خەدەمینە ڕۆژانە ئەو ئیشەی ئەکەتن ڕۆژی پاشتر تیکرارە بێت یعنی مەثلەن ئیش و کاری کاتب عەدل دادنووس تصديقي وكالاتة تصديقي عقودة تصديقي تعهداته حفظي وإيداعي أو شتاني بنرخ لخلكك إيداعي بكن توجيهي إنذاراته روجي باشتر هر أو نوايا مضمونك ديتا جوهرتن أن هر أو إيشية مزبي تسجيل عقاري أن طابو روجانا معاملاتيان او رسوبة و دزبة وكيك النوسي إيشة أشخاص كان دينا جوهرتن ملكة كان دينا جوهرتن نفسي بروسيك يعني تماشا ما انكر مفروضة هند شتمان هبتن جيانويتي دابتن روجانا شتي مختلف بيدابتن من وكي بوستكم ورقرت من قلت مفروضة بيش بيم دوامش بكم سوندي بخم چه بکەم بۆ ویزارەتی داد کو نەوع حرەکەتێکی پێ بێخم تەماشەم کرد باشترین شت ئەوەیە مرکزێکی دیراسات و بحوثی قانونی هەم لەلایەک وعی قانونی زیادکەین و بەڵاوکەین لەناو خەڵک هەم لەلایەکی تر پەیوەندیەکمان هەبت لەگەڵ دەوڵەتەکانی پێشکەوتوو دەوڵەتی ئەوی قانون پێ ئەلێن ئان ئەوانەی دەنگێک و ناوەک هەیە لە مەجای قانون کە خەڵکی مە بتوانتن ببینتن چ لەوێ هەیە علمي قانون شون تطوري كريه جهشتيا شي أصلك استفادة اللي بكت لبر أو سنتركي دراسات وبحوث مان استعداث كيف وزارة مستا جوفارش تاندر كربناوي قريبستي كوملايتي عقد اجتماعي عقد اجتماعي موضوعك معلومة دوليا باش فقهاء عالم لوقت رومان ولوقت يونانيا كان إشي لسر كريه ورأي داية وتقريبا بصدان صالة أو موضوعة دراسة دكريت وتطور أكريت لوقت جان جاك روسو وبرادركاني وتاوك يستاشي لقل ده بيت لبرا واختياري أو عنوانه ما كربو أو جوفارة كجذب نظري خلقك بكين بزانن نجوفاركي اجتماعية نجوفاركي اعتيادية جوفاركي قانونية خاون فلسفي ياساية ومختصة ببلاوكرني بحوثا كان يعني ام جوفاري قدرتان قرتو ام رينماني قدر دكن بو پێشخستنی هزری قانونی دەکرێت وەزارەتی داد بگاتە خاوەن هزرێکی یاسایی لە هەمان کاتدا پەپلیشیش بێت واتە بڵاویش بێتەوە بەسەر یاساناسان ئێمە احتیادی هەکەر گەهشتە ئەو حەدە حکومەتەکانی مە ئێستاوی باشتر ئەوی بێن ببنە خوددان فەلسفەیەک لە مەجالاتی قانونی و اقتصادی و اجتماعی أو سنترا دوري خوي أبينت لو مجالة أو اتجاه زنجيني بكت ووعيك لو مجالة بلاوي بكت لسر زور باشا جنابي وزير موت ورده بتشين لسر ساكسازي كان قصب كين هاوكارانم رابورتشان أماده كردو تاوكو بردلوي بيدينا بردم بينران من أموت لجنابت ببرسم هموكو ياساناسك هموكو وزيرك هەر وەکوەوەی کە باگراوندێکی دوور و درێژ لە مەجای یاساییە چۆن دەڕوانیتە یاسای چاکسازی یاسای چاکسازی ئەوە پێنگاوەکە لە مەجای چاکسازی چکو پرۆزەی چاکسازی بە قانونێک و بەدە قانون و سێ قانون چارەسەر نابتن مۆزوعی چاکسازی عملیەتێک پرۆسەیەکی بەردەوامە لەگەل حکومەتینی و لەگەل ئیدارە و لەگەل مەجالاتی تر بەردەوامە بتن چەند تو خوددان ئیش بی و کار بی و خزمەت بی بۆ هاوڵاتیان عملیەکی مرافقی ئەوەش چاکسازی لازمە لەگەلی بەڕێوە بچێت ئەو قانونەی ڕقم 2 ساڵی 20 دەستی پێکردە پاشکو خلالی 6 ڕۆژ پەیڕەوی ناوخۆ دەرچوو پاش 9 ڕۆژ
تەنفیس کرا جێبەجێ کرا ئێمە پێش جێبەجێکردنی قانونەکە بەڕاستی لە هەندە مەجالات دەستمان پێ کرد چۆن بتوانین دەعمی ئەو قانونە بکەین و بەردەوام بین لەسەری دائیرەکانی مە مەثلەن بە دائیرەی تەسجیل عقاری تاپۆ بکەینە ئەویتر حتا وەک نمونە بۆ ئەو مەوزوعە مثلەن ئێمە کێشەی ئەویترمان هەبوو کارتەکان کارتێک شارەوانیەکان تەوزیع کرد بوو لەسەر هاوڵاتیان کە پارچە عەردێکی پێدا بوو بەس ئەو کارتە ناحیەی قانونی ناخوتن یعنی هەکەر ببتە نیزاعێک لەسەری تاپۆ نییە حتا ئێستا پاش دەرچوونی ئەو قانونە قانونی چاکسازی تاکو ئێستا 50,000 کارت بەرەوبەراتی گشتی تۆمارکردنی خانە و بەرە کردیە سەنەد ئەوەش بەڕاستی ژمارەیەکی کێم نییە 50,000 کارت تحویل بوون بوونە سەنەد و بەردەوامە ئەوە تاکو ئێستا 12,000 سجلی تاپۆ بوونە ئەلکترۆنی لەو 12,000 سجلە 5 ملیۆن لاپەڕەی تێدایە 5 ملیۆن لاپەڕە بوونە لاپەڕەی ئەلکترۆنی ڕاستیمە بەسمە لەسەر ئەلکترۆنی قسە بکەم چونکە بەشێک لە هەموو سجلاتی شخصی ئەلکترۆنیکردن هەموو سجلاتی شخصی ئەوی بەناو چکو هەموو سجل بەناو نییە هەموو سجلاتی شخصی بوونە ئەلکترۆنی هەموو سجلاتی حجوزات بوونە ئەلکترۆنی سەنەدەکان ئێستا ئەلکترۆنی دەرەچن مەجالی ئەوە نییە لەسەر ئەلکترۆنیەکە ئەمەوێت دواتر پرسیار مەسەرەوەیە بەڵام ئەمەوێت لەسەر یاسای چاکسازی قسە بکەین یعنی مەسەلەن ئەم یاسایە ڕەنگە بەشێک مشتومری کردبیت هەیە بە تایبەت لە هەندێک فەقەرە کە ئەسەری ڕەجعی هەیە نیەتی ئەمەوێت وەکو یاسا ناسێک لێت بەڕاستی یعنی ئەم یاسایە لە ئێستا چەند پێویست بوو و گرنجەکەی ئەو یاسایە لە چیە و چەندیش دەتوانێت دەستی وەزارەتەکان و حکومەت بکاتەوە لەوەی بەرەو چاکسازیەکی ڕاستەقین ئەنگاو بنن ئەزانی هەر قانونەکە یاسایەک دەربچێت بێکەم و کورتی نییە زۆربەی حالەت پێش تەنفیز بکرێت نەزەریەن تەماشا ئەەکەی دوور نییە تەشخیصی هەندێکێم و کورتیەکان بکەیت بەسکەیم و کورتیەکانی ڕاست و درست خلالی قۆناغی جێبەجێکردنی قانونەکە دەرەچێت ئەو وەختە تەماشا ئەەکەی حالات هەیە دوورنیە معالەجەی نەکردبێت حالت هەیە احتیمال هەیە معالەجەی کردبێت بەسکەیم و کورتی تێدایە مەفروض بوو بە شێوەیەکی گشتی ئەم یاسایە چۆنە ئەگەر ینی لە پێناسەیەک پێم بێت ئەم یاسایە دەکرێت کە وەکو یاسایەکی باش تەماشە بکرێت بۆ هەنگاونان بۆ چاکسازیەکی ڕاستەقین بوو دەستپێک قانونەکی باشە وەسوەکی بەجەنابتم گوتی ئەو قانونە نابتە هەموو شت لازمە مجموعی قوانینی تر دەربێتن هەندێک بۆ تەواوکردنی کەم و کورتیەکانی ئەو قانونە هەندێک بۆ چارە سەرکردنی هەندە حالەت کە لەو قانونە نەهاتوون کەواتە بۆ پرۆسەیەکی بەردەوامی چاکسازی پێویستی بە یاسای یاسای تر هەیە کە تەواوکردنی ئەو یاس زۆر باشە لەسەر یاسای چاکسازی و جێبەجێکردنی مەوزوعی چاکسازی هەر ئەوە نییە گەندەلی پارە هەبێت لە مەجالاتی تر مەجای ئیداری مەجای چارە سەرکردنی کێشەکان خۆ ئەوە هەموو تاوەکو نێزیک دەبێتەوە بۆ مەجای کۆمەڵایەتیش رادرێک جارێک باسی کردوتی مە شەرمەکەین کە واستە بکەین جاران شەرمانەکە واستە بکەین ستا شخصێک بە شانازیەوە دەڵێ واستەم کرد کەواتە دەبێت بچێتە ناو کۆمەلگا و لایەنە کۆمەڵایەتی ئەوانە مەوزوعی دەوامکردنە مەوزوع تەواوکردنی ئیش و کاری هاوڵاتیانە خلالی فترەی دەوام من مجموعەی تعلیماتم دەرینا بە نسبەی خەلک پێم گوت ئەو هاوڵاتیە ئەوی دێت مقابلی من ڕادەوە ئەوەلەن هەکە حاجەتی ئەو نەبووە نە من دەبوومە وەزیر نە ئەو فەرمان بەرە دەبوو فەرمان بەر ئەو هاوڵاتیە ئەوی دێت مقابلی من لە مقابلی مێزەکەی من ڕادەوەستت مساهمە لە ڕاتبی منی کردووە بەدانی زەریبە و ڕسم جزءك لو بارەیە ئەوی بە حکومەتی داوە هاتیە ناو مەعاشی من ئیدەن من فەزلم لەسەر نییە من هاتوومە خزمەتی ئەو بکەم لەبەر ئەوە یا فەرمانبەر وەکی تو تعامل لەگەل ئەو هاوڵاتیە ئەەکەی خود دانە جیگای ئەو دانە جیگای خود هەکە ئەویش بە نەفسی ئسلوب تعامل لەگەل تو بکەیت لێڕازی ئەبی ئان بێگومان نەخێت جەنابی وەزیر دەرفەتم پێبدا هاوکارانم پاکێزێکیان ئامادە کردووە لەسەر وەزارەتی داد و چاکسازیەکان و هەنگاوەکانی خزمەتگوزاری با پێکەوە ببین کار دەکەین بۆ سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری و نابێت لە کوردستاندا کەس لە سەروی یاسا بێت
لە چوارچێوەی چاکسازیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو وەزارەتی داد و بە بڕیاری کێنجمەنی وەزیران و بە هاوکاری فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری پرۆژەی بە سیستەمکردن و با ئەلکترۆنیکردنی فەرمانگە دادیەکانی ناو وەزارەتی داد کاری پێکرا بۆەوەی لەو ڕێگەیەوە مامەڵەی هاوڵاتیان بە دۆکۆمنت بکرێ و ڕێگری بکرێت لە ئەنجامدانی هەر کارێکی ساختەکاری و کامکردنەوەی ڕۆتین و بە فیڕۆ نەچوونی کات. لە هەرێمی کوردستاندا 64 فەرمانگەی دادنووسی هەیە لەو ژمارەیە 50 فەرمانگەی دادنووسی کراون بە سیستەمی ئەلکترۆنی لەو ڕێگەیەوە هەموو فەرمانگەکانی دادنووسی بەیەکەوە بەستراونەتەوە تەنیا بە یەک کلیک بەڕێوەبەری گشتی فەرمانگەکانی داد لە هەرێمی کوردستان دەتوانێت بزانێ لە هەر ساتێکدا چی دەگوزارێ. پێشووتر دەبواە هەر هاوڵاتیەک کە دەچۆ دائیرەی فەرمانگەی دادنووسی دەبواە بچێتە حەوت شوێن اینجا مامەڵەکەی دەڕۆیشت. ئێستا ئەو حەوت شوێنە لە یەک شوێنی داتاینتەری مەسەلەن سنتەری خزمەتگوزاریەکە لە یەک شوێن مەسەلەن عریزە نووسین کاتی خۆی سکاڵا نووسین بوو کۆپیکردن بوو ڕسم گرتن بوو پول لێدان بوو اینجا ئینسساخکردن و اینجا ڕقم وەگرتن و ئەوانە ئێستا هەر هاوڵاتیە کە دەچێت لە سنتەری خزمەتگوزاریەکە بە سیستەمی ئەلکترۆنی لە یەک شوێن هەموو ئیشەکانی خۆی دەکات. یعنی لە جیاتی حەوت شوێن بکە لە یەک شوێن ئیشەکانی خۆی جێبەجێ دەکا و دەچێتە لای دادنووس و مامەڵەکەی لە بۆ تەزدیق دەکرێت. لە چوارچێوەی یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە خزمەتکردنی هاوڵاتیانە بۆ نەهێشتنی کێشەی تایبەت بە زەویە کارتەکان لەسەر داوای سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی خانوبەرە لە هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی دادا هەزاران کارتی زەوی دیکەی کرد بە سەنەد. کردداری گۆڕینی کارتەکان بۆ سەنەد ئەنجام درراوە. دیارە ئەمەش دەچێتە چوارچێوەی یەکێک لە تەوەرە هەرە سەرەکیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەویش پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە هاوڵاتیان و هەروەها جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە مەبەستی نەهێشتنی کێشەی تایبەت بە زەویە کارتەکان. وەزارەتی داد ڕۆژانە سکاڵا و پرسیار و داواکاری هاوڵاتیان وەردەگرێ و وەڵامیان دەداتەوە. بۆ مەبەستەش کۆمەڵێک ڕێگا دیاری کراوە. یەکەم وەزارەتی داد لە ساڵی 2011ەوە سندوقێکی بەناوی سندوقی سکاڵا لە دوو شوێنی جیاوازی ناو وەزارەتەکە داناوە. دووەم ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0751 599 50 دەتوانرێ پەیوەندی بکرێ. سێەم لە ڕێگەی ئەم دوو ئیمێڵەوە dat@moj.gov.krd یاخود nariman.taleb@moj.gov.krd دەتوانرێ داواکاری یارەسە بکرێ. چوارم لە ڕێگەی پیجی وەزارەتی داد لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەتوانرێ نامە بنێرێ و وەڵام دەست بکەوێ. وەزیری داد هەموو فەرمانبەرانی وەزارەتەکەی ڕاست پاردووەکە نابێ هیچ کەسێک بەبێ وەڵامی داواکاریەکانی هیچ فەرمانگەیەکی وەزارەتی داد بەجێ بێڵێ. وەزارەتی داد لە چوارچێوەی چاکسازیەکانە ئەیەوێ بایەخێکی زیاتر بە مەکانەی فەرمانبەر بدات ئەو ڕێز و حرمەتەی فەرمانبەر کە بە پێی یاسا پێویستە لێ بگیرێ ئەوێت لەوە زیاتری بۆ بکات و مەکانەی هاوڵاتی کەیێتە بەردەم وەزارەتی داد یا کاچێتە بەردەم فەرمانبەرێکی وەزارەتی داد مەکانەتی هاوڵاتی بایەخێکی زیاتری پێدراوە و هەموو هاوڵاتیە کە ڕوو لە وەزارەتی دا دەکات ئەبێ وەڵامی خۆی دەستکەوێ و بەڕاستی ئەگەر کورتی کەینەوە وەزارەتی دا دەیەوێ تەنیا وەزارەتێکی خزمەتگوزاری نەبێ بەڵکو وەزارەتێک بێ بایەخ بە یا خاوەنی ڕێبازی فکری یاساییش بێت بایەخ بە یاساکانیش بدات ئەو یاسایانەوە لێ بکە کە لە خزمەتی چاکسازیان بێت. ڕۆژنامەی وەقایعی کوردستان ڕۆژنامەی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داد دەری دەکات. 14 فەرمانبەری هەیە. هەموو یاسا و بڕیارێک ناچێتە بواری جێبەجێکردن تا لەم گۆڤەرەدا بڵاو نەکرێتەوە. لەم ڕۆژانەدا دوو ژمارەی لێ بڵاو کراوەتەوە کە ژمارەکانی 272 273. هەرچەندە تا ئەم ساتە پێداچوونەوە بۆ دۆسەی فەرمانبەرانی وەزارەتی داد لە لای وەزارەتی دارایی بەردەوامی هەیە و تەواو نەبووە بەڵام لە کۆی 4148 فەرمانبەری وەزارەتی داد کە نیوەیان پێداچوونەوە بە دۆسیەکانیان کراوە دەرکەوتووە. لەو ژمارەیە 32 زیادەی پلە هەبووە لە هەمان کاتدا 23 زیادەی سەرموچێش تۆمار کراوە. ئەژمێری بانکیش بۆ تەواوی فەرمانبەرانی وەزارەتی داد کراوەتەوە.
وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەندی توێژینەوەی یاسایی دامەزراند کە توانی یەکەمین گۆڤاری زانستی نێودوڵەتی تۆکمە لە تەواوی عێراق بڵاو بکاتەوە کە گۆڤاری گرێبەستی کۆمەڵایەتی بوو. کاک فەرسەت بێگومان شتی زۆرتان کردووە ناکرێت نادیدا بگیرێت بەڵام وەکەوەی کە لەسەر تاش باسم کرد ئێوە لە وەزارەتەکەی خۆتان کارمەنداتان ڕاست پاردووە کە هیچ کارمەندێک کاتێک دەیەوێت بێتە وەزارەتی داد و بەڕێوبەرایەتەکانی تایبەت بە وەزارەتی داد یعنی بەدڵشکاوی یان بەوەی کە کارەکەی جێبەجێ نەکرێت نەگەڕێتەوە ئەمە لە لیدەرەوە لە کەسی یەکەمی وەزارەتەکەەوە شۆڕ بۆتەوە بۆ خەڵکی دیکەش بۆ مۆزەفەکانی تریش و بەدوا داچوین تێدا دەکرێت بەڕێی من حتا حدێکی باش چۆیە خارێ بوو دەستگایەکانی تر و ئێمە داچوون پێ دەکەین چکو سەرپەرشتیاری دادیمان هەیە وەکی بێت و زیارەتی دەستگایەکانی تر بکەت پێشوەخت ئاگاداری ئەەکەم تعلیماتی ویزارەت لەگەڵ خۆی ببەت فەقرە بە فەقرە تەماشە بکەتن لە دەستگایەکانی خاروی دیوان سنتەری ویزارەت جێبەجێ دەکرێنیان نە ئەو ملاحەزە ئەی بۆ هاوڵاتیان سێ بۆزمونە هاوڵاتیەک بەیانی دەیەوێت بێت عرقلەیەکی بۆ دروست بکرێت زۆر جار لە میانی ئەم پرۆگرامەدا بەشێک لە گلەی هاوڵاتیان دەگاتە ئێمە ڕەنگە وەکو دروشم و لەسەر مستەوای کەسەیەکەمەکانی وەزارەتەکان و تا ڕادێکی بۆ کۆمەڵێک بەڕێوەبەری گشتی ئەمە ڕاست بێت کە خزمەتی هاوڵاتیان دەکەن بەڵام هەندێک جار بەڕێوەبەرێکی گشتی هەندێک جار خوانەخواستە بەرپرسی بەشێک یعنی کەم تا زۆر ڕەنگە ئیشەکەی بە باشی هاوڵاتیان جێبەجێ نەکات و عقڵی بۆ دروست بکات هەکە ئێمە ئاگادار بین چکو هەندە جار سکالای لە ناو سندوقەکان هەیە دەردینین یان ڕاستە و خۆ هەر سکالایەک بۆ ئێمە هات بێت ئێمە بە کۆلینمان لەسەر کردووە هەر شەکوایەکی بە شەفەویش بۆ ئێمە هات بێت لە ژنەی تحقیقیمان لەسەر دروست کردە و زۆر موەزەف بلێن جزامان کردە لەسەر ئەو ئەویترە بەس شتیش بۆ ئێمە دێتن ئەساسی نییە یعنی ئەو ڕۆژە بە جەنابەت بلێم ئیخباریەک بۆ منی هات گوت فلان دائیرەی تەنفیذ لە فلان جیگا 2000 ئیزبارەی هەیە ڕسمی تەحسیلی حکومەت وەری نەگرتووە من هەر ڕۆژی پاشتر سەرپەرشتیارێک مفەشتشێکی عەدلی لە دهۆک ڕاوانم کرد یەکێکش لە دیوانی ویزارەت ڕاوانم کرد من گوتی ساعت 8 لەوێ ئەبن حتا ساعت 3 دەوام دەرناچن دەست بە ئەزابیر بکەن چەند بتوانن تەواوی بکەن بزانن ئەو خەبەرە ڕاستە یان درۆیە چۆن هاتنەوە گوت تقریبا نزیکی 6 حتا 7 ئیزبارە تەدقیقمان کرد هیچ ئەساسی بوو بەڵام ئەمەیان سارتان ناکات و لەوەی کە هاوڵاتیان بۆ نمونە بەیانی خەبەرێکتان پێ بدەنەوە بەدووادا چۆم باشە فەرمانگەی دادنووسیتان بە ئەلکترۆنی کردو ئەمە زۆر بەکوتی پێم بڵێ لەبەرەوەی کاتی بەرناوتەوە پرسیاریشمەیە بە ئەلکترۆنی کردن کە بەشێکە یان زۆر زار بە حکومەتی کابینە نوێی حکومەتی هەرێمی کوردستان دەگوترێت حکومەتی ئەلکترۆنی یانیش هەنگاوێکی باشی بۆ حکومەتی ئەلکترۆنی ناوە فەرمانگەی دادنووسیتان بە ئەلکترۆنی کردووە کۆی لە پاکێجەکە بینیمان کۆمەڵێک لەو شتانێک کە جەنابتان فەرمووتان بە ئەلکترۆنی کراوە دەکرێت پێمان بڵێن لە ماوەی چەندی تر تێکرای کاروباری شەکانی وەزارەتیدا تێکرا بە ئەلکترۆنی دەکرێن بە نسبەی دائیرەی دادنووسی کاتب عەدل حتا 65 دائیرەنە حدودی 50 دائیرە تەواومان کردن بەس بە نسبەی دائیرەی تەسجیل عەقاری خانوبەرە محتاجی ئیشێکی زیاترین و مەصرفێک پارەیەکی زیاترین مەسحی کوردستانی ئەوێت بە وەستای تەیارە شەریکەیەک بێت تەبەنی ئەو مەوزوعە بکەتن ئەوەش بڕێک مەصرفی پێ ئەوێتن بەڵام ئێمە دەستمان پێکردە نووسراومان کردە بۆ ئەنجومەنی وەزیران بەڕەئی منیش وەکی من زانیم جەنابی سەرۆک وەزیران دەعمی ئەو پێنگاوە ئەکەتن بەس بە خۆت دەزانی وەزعی مالی ئێمە دوا پرسیارم لەسەر داواکاری گشتە بێگومان پرسیاری ترمان زۆر ماوان بۆ هیوایم کە لە ئایندەدا دەرفەتی ترمان هەبێت لەسەر داواکاری گشتی بێگومان یەکێک لەوانەیە کە مافی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پارێزە داواکاری گشتیە یعنی داواکاری گشتی هەندێک زیاد دەگوترێت چاڵاک نییە هەندێک زیاد دەگوترێت پێویستی بە سەپۆرتی زیاترە لەسەر کۆمەڵێک دۆسیە پێویستە بێتە دەنگ ناتۆتە دەنگ ینی لەگەڵ ڕێزم بۆیان ینی قسەکە گواستنەوەی ڕێی خەڵکە بۆ داواکاری گشتی ئاگاداری ئەوە بووم کە محتاجی دعمن بەڕاستی زیاتر من وعدم پێداکوم لە پشتیان بم حتا آخر قۆناغ
جنابی ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش لەسەر نەفسی خەتە بوو ئەوە بیترە سەلاحیەتیان کێم نییە بەڕاستی بەس احتیمال هەیە پێویستیان بەوە هەبتن زیاتر خۆیان لە مەجالاتی تر چالاک بکەن مەثلەن ئێک لە سەلاحیەتیان ئەوەیە تەقییمی ئەو قانونانە بکەن ئەوی تەنفیز بووین لە هەرێمی کوردستان لە مستەوای ئەو قۆناغەنە یان پێویستی بە هەموارکردن هەبێت مەثلەن لەو مەجالە احتیمال هەیە نەشاتیان کێم بتن بەس لە مەجای ئامادەبوونیان لە دەعاوای حەقی عام تەقسیریان نەکردیە بەڕاستی بە ملیاراتی دینار گەڕاندیانەوە بۆ خەزینەی هەرێم مەجالاتی تریانیش هەیە پێویستی بە چالاکردنەکە هەیە سپۆرتیانەکەی و لەگەڵیشیانی لەگەلیانم و متابعەیان ئەەکەم و دەعمیان ئەەکەم و پێم گوتووە حەکەم ناوبەینیمە و خەلک و حکومت قانونە ئێمە لە قانون دەرناچین ئێوەش بە نسبەی خۆتان حیادی بن واجبی خۆتان ئەدام بکەن چکۆ من شعورەکەم ڕئیس وزارا لە پشتمانە بە هەموو تااقەتی خۆی لەبەر ئەوە باوەڕناکەم ئەوی کێمتەر خەمی بکەت هێجەتە کۆمبەڕێکی هەبێت بەڕێز فەرسەد ئەحمەد وەزیری دادی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس کە مادومان کردی وەستانەکەم جارێکتر بۆ ئەو دەرفەتە تەمەنای پێشکەوتتانەکەم زیاتر لە مەجای ئەعلام و جارێکترش پیرۆزبایی لە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو تا دیدار هەر شاد